خوای گەورە میهرەبان بە ڕەحم و فەزڵ و کەرەمی خۆی بارانێکی زۆر باشی بۆمان باران ئەم ساڵ. الحەمدولله ئەوەی کە باسی دەکرێ و کەش ناسیەکان باسی دەکەن لە 2019 زۆر زیاتر باریوە الحەمدولله. ئەوە فەزڵ و کەرەمی خوایە. جا ئەم بارانە بە ڕەحمەتە کە دەبارێت خوای گەورە و میهرەبان بە باران کاتێک کە باران دەبارێت لە قورئانی پیرۆزە باسی بارانی کردووە و باسی ئەوە دەکا کاتێک کە گژوگیا و شتەکان سەوز دەکا دەیان بوژێنێتەوە خوای گەورە و میهرەبان بە باران و بە سەوزبوونی زەوی مردن بیری ئێمە دەخاتەوە. خوای گەورە دەفەرمێ کاتێ باسی ئەوە دەکا باران دەبارێ و گژوگیاکان و دارەکان و هەموو شتەکان جوان جوان سەوز دەبوون و دەرئەچن لە زەوی خوای گەورە دەفەرمێ کەذالک نخرج المەوتى لعلكم تذكرون. هەروەکو چۆن ئەو بارانە ئەو شتانەی لە ژێر زەوی دەرکرد ئێمەش ڕۆژێک دێت کە ڕۆژی قیامەتە مردووەکان باران دەبارێنین لە حەدیث هاتۆ بارانێکی زۆر دەبارێ دوای ئەو بارانە مردووەکان زیندوو دەبن وەکو چۆن گژوگیاکە لە ناو خۆڵەکە و لە ناو ئەو زەویە دەرئەچێ ئێمەش ئاوها بە هەمان شێوە لە ناو گۆڕەکەمان دەردەچین. کەواتە کاتێ بزانە ڕۆژێک دێت من و تۆ ژۆکو گژوگیا سەوز دەبین و لە ناو گۆڕەکەمان دەرئەچین بۆ خزمەتی خوای پەروەردگار. کەواتە خوای گەورە دەفەرمێ کەذالک تخرجون ئێوەش ئاوها دەردەچن بە هەمان شێوە. ئین الذی ئەحیاها لمحی المەوتى. خوای گەورە میهرەبان دەفەرمێ ئەو خوایی کە گژوگیاکانی سەوز کرد زیندوی کردەوە زەوی سەوز کرد ئەو زەوی کە مردبوو زیندوی کردەوە ئەو خوایە بەدەسەڵات و بەتوانایە ئاوهاش مردووەکان زیندوو بکاتەوە.